لە سەربەندی بەردەوامی قەیرانی داراییدا لە هەرێمی کوردستان سوارمێن دیداری چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید بەڕێوە چوو. لە دیدارەکەدا جەخت لەسەر گرنگی سازدانی دیداری هونەری بۆ ناسانی کەیسی جینۆساید بە جیهان کرایەوە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بەو بوارە بدات، چونکە هەم دووسێ لایەن لەخۆ دەگرێت، هەم لایەنە مێژووەکەی و هەم ئەو کارەکتەرانەی کە ئێستا لە یادی ئەنفال ڕزگاریان بووە یاخود تاقانەی ئەنفالن کارەکتەرەکان واقعین و دەبێتە بەشێکی دۆکۆمنتاری و شاهید بۆ پاشەڕۆژ ئەمە دەچێتە لایەنە مێژووەکەی. لایەنە هونەرێکەشی کە ڕۆڵی ئەم سنوورە نادیدە نەگیرێت، هەم ئەم ڕۆڵە و بە قازانج بۆ سنوورەکە بشێتەوە، هەم قازانجی هونەرەکەی هەم قازانجی مێژووەکەی هەم لایەنە خزمەتگوزاریەکانیشی. بەڕێوەچوونی ئەم دیدارە هاوکاتە لەگەڵ بەردەوامی قەیرانی دارایی و خراپی دۆخی ئابووری هاوڵاتیانی کوردستان. بەشداربووانی دیدارەکەش جەختیان لەسەر سستی ئەدای حکوومەتی هەرێم لاوردانەوە لە کەیسی ئەنفال کردەوە. بەداخەوە تا ئێستا ئەوەی ئەبوزەری و ئەکرێت لە ئاستی لۆکاڵیە لە ئاسی ناوخۆی کوردستانایە نە حکوومەتی هەرێم لە ئاستی ئەو مەسوولیەتەیە نە بەو مەسوولیەتە تاریخی و گرنگە هەستاوە کە ئەم کەیسە بەرێتە دەرەوە بیباتە مەحفەلی دەولیەوە، چونکە بیرمان نەچێ کەیسی جینۆساید زۆر دەوڵەتی زۆر خەڵکی و گەلی کرد بە دەوڵەت، ئەرمینای کرد بە دەوڵات، جوولەکەی کرد بە دەوڵات. ئەم حکوومەتە ناتوانێت وەڵامی کەسوکاری ئەنفالەکان بداتەوە، ناتوانێت وەڵامی کیمیابارانی هەڵەبجە بداتەوە، ناتوانێت وەڵامی قوربانیانی بارزان بداتەوەی بادینان بداتەوەی قۆناغەکانیان ئەنفال بداتەوە. لەبەرەوە حکوومەتە دەرکەوت توانای وەڵامدانەوەی خەڵکی نییە، توانای وەڵامدانەوەی نەک توانای وەڵامدانەوەی نییە. ئەسڵەن دۆخێکی دروست کردو خەریکە شارەکان ڕقمان لە یەکەوێ، خەریکە دوژمنایەتی لە نێوان پێگاتەکانی کۆمەلگایە، لە نێوان توێژەکانی کۆمەلگایە دروستەکە، لە نێوان شارەکانە دروستەکە. بە درێژایی مێژوو دوژمنەکانی ئێمە نەیانتوانی لە بینی هەولێر و سلێمانیە، لە بینی دۆک و سۆرانە، لە بینی سۆران و بادینانە دوژمنایەتی دروستکەن. حەزەکەین ئەم دیدارانە ناوی کوردستان نەکرێت، حەزەکەین ئەم دیدارانە برێتە دەروێ کوردستان، حەزەکەین لە ئەوروپا بکرێت، لە ئەمریکا بکرێت دەروێ، یعنی بەڕاستی بۆی جیهان بەم تاوانە گەورەیە بزانن، بۆ ئەوەی هەموو دنیا بزانێت کە تاوانی چۆن دەرهاق بەگەری کوردستان کراوە. بەڕاستی ئەمە حەزەکەین وەکو سوکاری شەهیدان و ئەنفالکراوان حەزەکەین ئەم دیدارانە پەرەی پێ بدرێ، زیاد بکرێت، بەڕاستی ببرێتە دەروێ هەرێمی کوردستان. نمایشکردنی دە فیلم و پانێڵەیەک بەشێک بوون لە ئەجێندای چوارەمین دیداری چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید. لە چوارچێوەی چالاکیەکانیدا چەند کارێکی هونەریش پێشکەشکران. عومەر غەریب، کورسات نیوز، غەزای چەمچەماڵ.